ئەکادیمیان و چاودێرانی سیاسی ڕایدەگەیەنن بە پێوە پرۆژە یاسایی کە لە حکوومەتی عێراقەوە ئاراستەی ئەنجومەنی نوێنەران کراوە هەڵبژاردن لە کەرکووک بەڕێوە دەچێت، بەڵام چەند مەرجێکی داناوە بەر لە ئەنجامدانی کاری لەسەر بکرێت. ئەنی بەداخەوە دیسانەوە کەرکووک خصوصیەتێکی دراوە پێی لە مادەی 37 ئەویش بە هەمان شێوە پێشووتر باسی دابشکردنی پۆستە سیادەکانەکە بەزیسی محافظان، بەڵام جارە باسی ئەوانە ناکە، باسی ئەو پۆستانەکە بە ئستثنای پۆستی ئیتیحادی بەڕاستی ڕوونژنی پۆستی ئیتیحادی ئەوەی کە من لێ تێگەشتم زیاتر ڕەنگە شەریکەی نەوت بە پۆستی ئیتیحادیە دیسانەوە هەمان شێوە باسی تەتقیقی سزی ناخبینوانەکە وەکو خۆتان ئاگادارن ئەم دوو فەقەرەیە هەردووچی لە مادەی 23 یاسای ژمارە 36 هاتبوو لەلایەن پاشان تەعن کرا لەلایەن محکەمەی ئیتیحادی ڕەفز کراشەوە. عینی باسی سجلی ناقب و باسی تەقاسم سوڵتە و باسی نازانم چیەکە ئەم باساناکات کاکە ئێمە لەگەڵ تەقاسم سوڵتەین، ئێمە لەگەڵەوەی مشارەکەیانە بێ پێکاتەکان هیچ کاتێک لەگەڵەوە نەبووینە تورکمان و عەرەب بێبەش بن، بەڵام بە ئەستحقاقی ئینتیخابیش بێتە پێشەوە. ئێمە لەگەڵ ئەستحقاقی ئینتیخابین، لەگەڵ ئەستحقاق ئینتیخابیەکەش پێکاتەکانیش مشارەکەشیانە بێ لە خۆشیان و لە ئەستحقاقی خۆشیان زیاتر، بەڵام هەڵبژاردن نەکرێت جارێکیکە کەرکووک زەرەرەکاتەوە. چەند هەڵبژاردنە کەرکووک پراوێزەکرێ بەش کەرکووک هەڵبژاردننی تیان ناکرێ. ئەمە وای کردووە لە ڕووی قانونی و شەرعی و مەجلس ئەنجومەنی کەرکووک دەسڵاتێکی ئەوتۆی نەبێەوە لە دابشکردنی سەلاحیاتی وزارەتەکان بینیمان کەرکووک یەکێک لەو پارێزگانە بوو کە سەلاحیاتی وزارەتەکان دابش نەکرا بەسەر محافەزەیە لەبەرەوەی هەڵبژاردننی تیان نەکراوە. ئەم یاسایش یاسایەکی مەتاتیە، ئەتوانی تەفسیری بکەی بە ئیجابی و بە سلبی، بۆیە پێویستاندان پەرلەمانەکان لە بەغدا لەسەر مادەی 37 یاساکە بوەستنەوە. بە بۆچوونی پەرلەمانتاریکی کوردیش ئەو مەرجانی لە پرۆژەکەی حکوومەت داهاتووە نابێتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەکە، بەڵام پێویست دەکات کورد لە پەرلەمان کاری پێویستی بۆ بکات. ئێمە کاری باشمان کردو بۆ ئەوەی هەڵبژاردنەکە بکرێ و من بەوەی ئەبیرم هێز هەیە لە ناو هێزە سیاسیەکانی کورد لە کەرکووکە ئەوێ ئاستەنگ بخاتە بەردەم هەڵبژاردن و ڕوونشە بۆچیە، بەڵام ناکرێ بەم شێوازە ڕاگەیانە ماوەڵە لەگەڵ ئەم پرسە هەستیارەیە بکات و ئێمە نوێنەرانی کورد لە کەرکووک سوورین لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە کەرکووکە بکرێت. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە دوای پرۆسی ئازادیەوە کەرکووک بێبەش کراوە لە دوو خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و لە ئێستادا تۆپەکە لە گۆڕەپانی پەرلەماندایە کورد بتوانێت لەمپەڕەکان لە پێش یاساکە لابدات و کەرکووکیش لە 16 نوێی 2017 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لەخۆ بگرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.